مەلا ساڵحی گەورە زانایەکی هەڵکەوتووی کووردە، ئەستێرێکی پرشنگداری زانست و زانیاری بوو لە ناوچەی هەڵەبجە و شارە زور و هەورامان. ناوبانگی زانایی بە هەردوو بەشی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستاندا بڵاو بووە. ئەمما مستاپایە بەرزە ناوی تەواوی ساڵح کوڕی عەبدولکەریم کوڕی محەممەد کوڕی مستەفا کوڕی سەید حەسەنە لە تیرەی هۆزی هەسەنیە کە لقێکن لە هۆزی غەوارە. هۆزی غەوارە لە کۆمەڵێ گوند نیشتەجێن لە دەوروبەری قەزای سەید سادق. مامۆستا مەلا ساڵح لە ساڵی 1940 لە گوندی هەناروی نزیک بە بەرزنجە لە دایک بووە. پێمانەوەتی هۆزەسەنی ئەگەڕێنەوە سەر سەید حەسەن کە پیاوێکی گەورەی بە ناوبانگ بووە. عەشیرەتی غەوارەش گشتی کە هۆزەسەنیەکە بەشێکە لێیان لەوێ نیشتەجێ بن. پاشان باوە مەلا عەزیزم مامەی باوکم دێتە هەڵەبجە بۆ خوێندن لە مزگەوتی جامیعە. لە مزگەوتی جامیعە خوێندن ئەکات تاوەکوێ باوکی باوەژنم باوە شەمحێدین ئەو پێشتر مامۆستای زمانی پارسی و عەرەبی کوڕەکانی وەسمان پاشا بووە، خانم وەسمان پاشا کە خانم لە ساڵی 1920 تا مزگەوتی خانم دروست دەکات. باوە مەلا عەزیزم لە مزگەوتی جامیعەوە گوازێتەوە بۆ مزگەوتی خانم لە دەستی باوە شەمحێدینە خوێندن تەواوە کاو ماوەیە گەمێنێتەوە لە لای پاشان لە گوندی پریس ئەبێ بە مەلا لەو سەروبەندا باپیرم ئەمری خواکە باوە مەلا عەزیزم بە تەمەن لەوا گەورەترە بێ باوکم و مامە مەلا ئەحمە و مامە مەلا ڕەشی مێنێتە لای خۆی خاتە بەر خوێندن هەتا خوێندن تاواکەن ئەبن بە مەلا لە ئەنجاما کە ئەبن بە مەلا باوە مەلا حەمەڕەشی ئەنێرێتەوە بۆ ناو ئەهل و عەشرەتەکە بۆی لەوێ مەلایەتی خۆی بکە و بەڕێوەی بەرێت. مامە مەلا ئەحمەی لە گوندی هەسەناوای نەوڕۆڵی دامەزرێت باوکیشم لە تریفە. مامۆستا مەلا ساڵح خۆی ناوی ساڵح عەبدولکەریم محەممەد مستەفا حەسەنی ئەسڵیان ئەگەڕێتەوە بۆ ئەو حەسەنیە کە سەید حەسەنی ناوە لە جوانڕۆیان نیشتەجێیە لە ڕۆژهەڵاتی کوردستان. کەسێکی زۆر خانەدان بووە، کەسێکی زۆر بەشکۆ بووە، کەسێکی کەسوکاردار بووە. کاتێک کە قاجاریەکان تەبعاً دەسەڵاتیان ئەبێ لە ناو ئێرانە یەکێک لەو کەسانەی کەوا تەرکیزیان یەکێک لەو عایلانەی کە تەرکیزی ئەخاتە سەر عایلەی سەید حەسەنە بێت. وەفد ئەنێرێکەوە باجیان لێ بسێنێ باج و سەرانە سەید حەسەنیش ڕەدیەکاتەوە بە هیچ شێوەیە کە قبوڵی ئەو وەزعە ناکات. دوایی هەواڵیان بۆیەت کەەوە خەتەریاتێک لەسەر حیاتیان دروست ئەبێ ئەویش منتیقەکە بەجێ هێڵێ ئەچێتە سنە. والی سنە زۆر بە خۆشحاڵی و ئیستیقبالیانەکات بەڵام جێگە و ڕێگەیان بۆ دیاری ئەکا. دوای ماوەیەکی کەم والی سنە کە ئەزانێ بەهۆی مەسائلێکی وەکۆڵێ ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ مەلیک پاشای قاجاریەکان کۆچی کردە بۆ سنە ئەویش پەیوەندێکی بەهێزی لەگەڵ پاشای قاجاریەکان هەیە ئیعتیزارەکە لای سەید حەسەن کەوا من لەبەرەوەی پەیوەندیم لەگەڵ ئەوانە بەهێزە ژیانی منیش ئەکەوێتە خەتەر ئێوەش لێرە ناتوان نیشتەجێ بن لەبەرەوە داواتان لێ ئەەکەم کۆچ بکەن بۆ مەنتیقەی مەریوان. لە مەنتیقەی مەریوانە دوو دێیان ئەیاتێ دوو دێکە بە ناوی لێو مڕانەیە لەوێ نیشتەجێ ببن. سەید حەسەنیش قوبوڵی ئەکا و بەو عائیلە و خانەوادە و کۆڵێ کەسوکاری کەوا هەیبوو هەموو یانیان بەرەو مەنتیقەی مەریوان. ماوەیەک لە مەنتیقەی مەریوانە ئەمێننەوە بەڵام والی سنە کە ئەزانێ هەواڵ ئەبیسێ کە قاجاریەکان هەر لە کۆڵیان نەبوونەتەوە ئەیانێ بن بەسەریانە نوێنەری خۆی ئەنێرێ بۆ لای سەید حەسەن کەوا بەشکم ئەو مەنتیقەیەش بەجێ بهێڵن چونکە قاجاریەکان بە تەمای هێرشکردنە سەرتانن. ئەویش بیرەکاتەوە کە حتمەن ئەبێ ئەو سنوورە بەجێ بێڵێ کەوا دەستی قاجاری پێگات ئەڕوات بیرەکاتەوە کەوا بچێت لە مەنتیقەی لای بەرزنجەیەکان ئەی ناسین دوور بە دوور جا بەنێرێ بۆ لای شێخانی بەرزنجە کە من ئەمەوێ بێم لەوێ نیشتەجێ ببم. شێخی بەرزنجەش کە بە دوواداچوونی بۆ ئەوکە و ئەزانێ سەید حەسەن عایلەیەکی بۆ شێوازن و ئەچنەوە سەر پیرخەدری شاهۆ. ئەمیش جوابی نوێنەرەکە ئەیاتەوە کە زۆر بە خۆشحاڵیەوە ئێمە پەنایان ئەین با بفەرمونون. کاتێکەیەن هەناروو
پەریێڕیان ئاياتێ ئەو دوودەیان ئاياتێ کەوا لەو دوودەیە نیشتەجێ بن دوای ماوەیەک لەگەڵ قادریەکانە شێخانی قادریش لەوێ نیشتەجێن لە چوچان و لە قەویلە و لە چەندەیەکە لەو منتیقا ئەوانیش لەوێ نیشتەجێن بە هەردوو لایەنەوە عەشیرەتێکی گەورە دروستەکەن بە ناوی عەشیرەتی غەوارە طبعاً غەوارە یعنی غەریبەکان غوڕەباکان کە هەر یەکە لە منتیقەیەکەوە هاتوون بە هەردوو لایەنەوە ئەو منتیقە ئاوەدانەکەنەوە و چەندەیەکی تریشان لێ ئەبێتەوە بە حکمی ئەوەی کەوا زیاد ئەکەن دوای ئەوەی کەوا لەوێ ئەمێنێتەوە لە هەنارووە مامۆستا مەلا ساڵحی گەورە لە 1904 لە دەی هەناروو لەدایکە بێت ئەم برانە لە منتیقەی چوارە و پەریێڕە و کەوڵۆس و ئەوانەوە هەناروو بە تایبەتی کە جێگەی بنەڕەتی ئێمە بووە کە تەبعاً چۆڵ کراوە لەو زەمانەوە چۆڵ کراوە ئاوشتی نەماوە ئەوانە ئەوان چوون بۆ خوێندن چووە مامەلە ساڵحم مامەلە عەزیزم هەر خوێندوێتی هەر ئەویش عینی شت گەڕاون هەتا خوێندنیان تەواوکەن مامۆستا مەلا ساڵح بۆ خوێندنی زانستە شەرعیەکان زۆر شوێن گەڕاوە دوجار لە شاری سلێمانی لە مزگەوتی خانەقای مەولانا خالید لە سەر دەستی زانای گەورەی ئەو سەردەمە شێخ عومەری قەرەداغی ناسرا و با ئیبن قەرەداغی خوێندن تەواو دەکات و بڕوانامەی زانستە شەرعیەکان وەردەگرێت کە مامۆستا مەلا ساڵح ئەگاتە تەمەنی 7 ساڵی باوکێکی هۆشیاری دیندار ئەبێت هەر لە 7 ساڵیەوە ئیتر ئەیخاتە بەرخێندن مزگەوت بە مزگەوت حوجرەکانی کوردستان هەمووی پێ ئەگەڕێ هەتا کۆمەڵی عیلمی پێ لەبەر ئەکا و شارەزایەکە لە علومەکانە و خەتمی قورئانی پێەکە لە ئاخر مەتافی خوێندنی مامۆستا مەلا ساڵحە لە سلێمانی نیشتەجێ وەکۆڵێ لە سلێمانی ئەگرسێتەوە ئەویش لە مزگەوتی لە خانەقا لە مەدرسەی شێخ مەولانا خالید لەوێ ئەبێ مامۆستا شێخ عومەری قەرەداغی ڕەحمەتی خوای لێبێت کە بە ئیبن القەرەداغی مەشهورە مامۆستا و زانای ئەو مەدرسەیە ئەبێت کاتێکە یێتە لای مامۆستا شێخ عومەر دیارە طبعاً دەرسەکانی پێ ئەڵێ وەکۆڵێ ئەو عیلمانی کەوا نەیخوێندووە وەکو فەلسەفە وەکو مەنتیق و وەکو ئیلاهیات و وەکو حیکمە و ئوسوڵەکان لە لای ئەو ئەیخوێنێ لە کاتی دیراسەکردن و دەرسپێوتنیە وجهە نەزەری وەکۆڵێ سەرنجی مامۆستا شێخ عومەر ڕاکێشێ بەلای خۆیە کە ئەمە کەسێکی زۆر بەتوانایە چونکە لە کاتی دەرس خوێندنەکانیا ئیکتیفای نەئەکردبەوەی کەوا مامۆستا ئەو مەتنانی کە پێی ئەڵێ ئەم یەکسەر وەریگرتایە و وەکۆڵێ بەسەریا تێبپەڕیایە مناقەشەی هەبوو لەگەڵیا بە بەردەوام ئەڵێ لە کتێبەکانیا هەمووی لەو کتێبانی کەوا ئەی خوێند لەو عیلمانی کە ئەی خوێن هەمووی حەواشی هەبوو لەسەر هەموو بابەتێک لە هەموو جوانیبەکانیەوە لێکدانەوەی هەبوو تەرجیحی ئەدا لە بە کامیان باشترینە ئەوەی ئەکردە خاڵێک و لە لای خۆی ئەهێڵایەوە بۆچی بۆ فتووە ئەمە وای لێ کرد مامۆستا شێخ عومەر بە وەکۆڵێ جگەل لەو دەرسانی کە پێی ئەوت لە محازەرە تەدریسیەکانیشە کە هەیبوو لە حەلقە تەدریسیەکانە لەوانەشە بەشداری پێ ئەکرد حتا دەرسی ئیزافیان بۆ دانابوو بۆ ئەوەی وەکۆڵێ بە تەواوەتی ئیستیعابی عیلمەکە بکات ئەمە وای لێ کرد بووە جێگای ئیهتیمامی مامۆستا شێخ عومەر بە تەواوەتی ئیهتیمامی پێەکە ئەمە کەسێکە سبەی ڕۆژ ئەبێتە جێگرەوەی کێ جێگرەوەی ئێمە یعنی جێگرەوەی مامۆستا شێخ عومەر و ئەوانە طبعاً لەو کاتە عالمێک کە عیلمەکەی تەواو ئەکرد لە لای ئەوان ئەبوایە لە هەموو عیلمەکانە ڕۆ بچوایە هەموو عیلمەکانی تیا دەرکەوتایە اینجا ئەیانتوانی ئیجازە بن بە مامۆستایە کە سبێنە لە جێگەی خۆیان دایبنێن بۆیە لە سیەکانە مامۆستا علومی ئیسلامی تەواو کرد مامۆستا شێخ عومەر هەر لە مەدرسەی مەولانا خالید لە خانەقا احتیفالێکی ئاهەنگێکی زۆر گەورەی بۆ ئەگێڕێ هەموو مەلاکانی کوردستانی بۆ بانگەکە قوتابیەکان هەموو بانگەکە خەڵکانی پیا و ماقوڵ
لە شاری سلێمانیا کۆکاتەوە لەو ئاهەنگەیە بەوەی کەەوە کۆڵێ نمونەیەکی جوان لە مەدرسەکە تەخریجیان پێ کردووە. دوای ئەوەی کەەوە مامۆستا ئەو ئیجازەیە وەرەگرێ یەکەم شوێن کە تایە نیشتەجێ ئەبێ و ئەبێتە مەلا مزگەوتی گوندی تریفە ئەبێت. گوندی تریفەش گوندێکە لە وڵێ سەر بە هەڵەبجێ شەهیدە بەڵێ عەشیرەتی نەورۆڵین هەر لە پاڵ گوندەکەیشان نزیکترین گوند لە تریفە ئامۆزاکەی کە مامۆستا مەلا عەزیزی پریسە. ئەویش خاوەنی مەدرسە و مزگەوتی پریس ئەبێ کە قوتابیەکی زۆر لە شارەکانی کوردستانی خۆمان هەروە کوردستانی ڕۆژهەڵات قوتابی ئەبێ لە مەدرسەی پریسە. مامەلا عەزیزم زووتر بووەتە مەلا و بووەتە مامۆسای مامۆستا مەلا ساڵح خۆشی دەرسی پێوتووە و مامۆستا مەلا ساڵح لە زۆر کەس ناڕازی بووە کە دەرسی پێوتووە و شایەتی لەسەر داوە مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس خۆم لە خزمەتیا بووم لە گەیلانی لە بەغا کە فەرمووی ئەم مامۆستا مەلا ساڵح و ئەمە کە مامەی تۆی و تۆ ئەڵێی باوکمە جا حەقەت من هەموو وەختێ وتومە مامۆستا مەلا ساڵح من کوڕی ئەوم عەبدوڕەحمانی مامۆستا مەلا ساڵح فەرەج کە باوکم لە 6 ساڵەیە عەمری خۆی کردو ئاگای جارێ دوو جار بینیومە هەوڵمیان تەبەر خوێندن بە زەختی مامەلا ساڵح و توێتی بێتە هەڵەبجە نایەڵم چێ چەک هەڵگرێ و چێ بەملاولا و تووشی بەزم بێ بێت علمی دینی بخوێنێت. ئێتر کە هێنامێتە لای خۆی تەبعەن لێرە بۆ خوێندنی حوزرەم خوێندووە زۆر بەشی خۆی لە پاشە چوون خوێندنی ئەکادیمیەکەیشم تەواو کرد ئیبتیدایی و متەوەسۆ ئەوانە تا چوومەتە دارالمعالمین و دارالمعالمینم تەواو کرد و بوومەتە مامۆستا. ئەم مامۆستا مەلا ساڵحە یەکێک بووە لە زۆر زانایەکان کە مامۆستا بە ئیعترافی مامۆستا عەبدولکەریم مدەڕیس ئەفەرمێ کە هەردووکمان من لە خزمەتی ماما بووم لە بەغا مامۆستا عەبدولکەریم چوین لای کێ دەرس خوێنراوە ئەم مامۆستا مەلا ساڵحە دوو دەرسی خوێندوو خەڵساوە ڕۆشتووە توی بەخوامە بەکارنایە عەوامە ئەوەنە عیلمەکەی زۆر بووە خۆی هەر سەر شتێکیان پێوت بێستە قاعیدەیەک ئیتر خۆی بووە بە باڵا دەست لەو مۆزوعا و ئەو مۆزوعی تێپەڕانوە بە باشی فێری بۆ و توانوێتی خەڵکی تریشی پێکرد. پاژەوەی لە گوندی تریفەی ناوچەی نەورۆڵی نیشتەجێ دەبێت پێشتریش مامۆستا مەلا عەبدولعەزیز مەحەممەدیش کە مامێتی و لە گوندی پریس نیشتەجێ بوو و لەبەرەوە ناسراوە بە مەلا عەزیزی پریس ساڵانی چلەکان مامۆستا مەلا ساڵح ڕوو دەکاتە شاری هەڵەبجە و لە گەڕەکی کانی عاشقان جێگیر دەبێت و مزگەوت و حوجرە دەکاتەوە و مزگەوتەکەی تا ئێستاش ماوە بە ناوی مزگەوتی مەلا ساڵحی گەورە. هەندێک لە بەگزادەکانی جاف زەویەکەیان پێبەخشی و هەندێکیشیان کە زەویان نەبەخشی بوو ناڕازی بوون و ئەو بەخشندەییان پێخۆش نەبوو. دوای ئەو کە مامیشم لای مامەلا عەزیزم دەرسی زۆربەی خوێنوو تام بووە مستعید ئیستیعدادی پێیا کرد کە ئەوە ببێ بە مەلا جا مستعید ئیترەوە یانی ئیستیعدادی پێیا کردوە لە فەقێتی و سوختەی ئەوانە دەرەچێت. ئەو وەختە ئیتر ڕۆشت بوو مامەلا عەزیزم تەهینی زۆر بوو مام چوو بوو بە وڵاتان و هەموو شوێن مەنتیقەکان گەڕاوە بۆ پەیاکردنی عیلم و کە شت بزانێت چی فێربێ منطق و بەلاغە و بەدیع و بەیان و هەرچی عیلمەکانە مامە مەلەی تیا کردبوو لەخوا بەزیێوێ. مامەلا عەزیزم لە پریس بوو مامیشم لە خۆشی ئەوە هاو یەکسەر وتیان مامۆستا مەلا ساڵح کلیان بە مەلای خاولو محەمەی تریفە وتی ئەبێ مامۆستا مەلا ساڵح بێتە لای ئێمە چۆن مامۆستا مەلا عەزیز ئەو مەلا چاکە مهمە چووەتە پریس و لە پریس هین بووە ئێمەش دراوسەی پریسین ئێمەش کاکە ئەو عەسرەتەین ڕازی نین مامۆستا مەلا ساڵح چێ بۆ هیچ کوێکی کە وەڵا بردیانە لای خۆیان هەتا دەمێکی دوایی تر لێ تەدریس و فەقێ و مەلای دانا و لە پاش ئەوە لێرەوە داوا کرا و ئەرزیاندایە بەگەکانی هەڵەبجە و ئەرز بۆ خۆی بۆ مزگە و حتا ماڵی شێخ ڕەحمە و خانەقەی شێخ ڕەحمە و هەموویان دا بە ماڵە ساڵحم مام بەشێکی یا بۆوان و ئەم بەشەی کرد بە مزگەوت و ئەوی بۆ ماڵی خۆی و ئاوها
ئەم مزگەوتی تیا دروست کرد و ئێتا ئەلحەمدوللا تەدریسی ئەکرد بەخوا حوزەیەکی بوو ئەوە بە قەرماسوویتە سەرەوە یعنی فەقەی زۆر زۆر بوو. لە ساڵی چلەکانە ناوەڕاستی چلەکان باوکم فەقێ و ئەوانەی زۆر بێ خەڵکێکی زۆر ڕوویتیەکەن لەو گۆشەیە دەرێ دێتە ناو هەڵەبجە لە هەڵەبجە مزگەوتێکی فراوان و حجری فراوان و ئەوانە کاتەوە تا جێگەی هەموو مڵکەکە بەگشتی هی بەگزارجا بووە یعنی ئەو وەختە ئەوان پیان خۆش نەبووە حەبیبەک حوکمی کردووە حەبیبە گوتێتی مەلا ساڵح بێتە هەڵەبجە من ماڵ بارەکەمە بەغداد باوکیشم بچێتی ئیلا من هەریەم چونکە عشرەتی نەورۆڵی و هۆزەسەنی لە پشت بۆ ئەوانە ئەو وەختە بەگایەتیش لە پوچانەوە و پوکانەوە بووە یێتە هەڵەبجە ئەروە بە حەبیبە گەچێتە بەغداد باوکم ئەو زەویزارە ئەکا بە مۆڵێک لەسەر خۆی ئەڵێ ئەرزی خوایە ئەرزی دەرەبەگ نییە لەبەرەوە خوا یاوێتی من مزگەوتی تیاکەمە حجری تیاکەمە مەدرسەی دینی تیاکەمەوە ئەی ئەوان چیان لێ کرد لەبەرەوە ئەوە ئیتر ئەوێ بە دامەزراندنی لەوێ ئیتر بە ئەو شێوەیە کە بێنێتەوە لە تەمەنی خۆیان ئەوەنە وریا بێ ئەوەندە دەستی لە ناو شریعەت و تەریقەتە باڵا بێت لەلایەن خەڵکەوە پلەی مەلای گەورەی پێ بڕاوە ئەستا تا نەڵێ مەلا ساڵحی گەورە کەس نازانێت چونکە مەلا ساڵحی تری لە شوێنانی تر هەیە من بە سوختایی لە کاتێکا لە تریفە مەلا بووە لەوێ لە تریفە بووم لە خزمەتی مامۆستا ساڵحا بەڵام ئیتر نازانم تاریخەکەی بێ زەبتکەی هاتە ئەم هەڵەبجە و مزگەوتیکە نێشخانی لەم ئەخیرا دروست کرد و فەقەیەکی زۆر و زەبەنە لەی کۆبوونەوە و لە خزمەتیا دەرسیانە خوێند و ئەو فەقانەی کە لێی کۆبوونەوە بریتی بوون لە هەمەی فەقە چاک فەقەی ممتاز مستعید آخر شریحەی حوجە دوو شریحەیە مستعیدی هەیە سوختەی هەیە مستعیدەکان بریتی بوون کە کۆبوون لە ماسۆنە ساڵە ماسەلا حەمەی باجانی ماسە حەمەی شەمەرانی ماسە شەخالی مەفتی ماسە حەمەی تاوگۆزی ماسە مەلا حسەینێکی تایشەیی کە زۆر ماسەمەلا ساڵە خۆشی گەرە بوو زیرەک بوو فەقەیەکی بلیمەت بوو ئیتر ئەو فەقەی کە خۆی بە فەقێ بزانی باە و حەزی لە خوێندن بکرد باە خێرا هات و خۆی ئەگاندە ماسۆنە ساڵح و لە خزم ماسۆنە ساڵحا ئەی خوێند. مەلا ساڵحی گەورە لە زانستە شەرعیەکاندا زۆر باڵا دەست بوو هەر لەبەرەوەش بوو نازناوی گەورەیان پێبەخشی بوو لە شاری هەڵەبجەدا خۆی یەکلایی کردەوە بۆ زانست و زانین و خزمەتی دین و ژینی خەڵکی ناوچەکە مەلا ساڵ ئەوەی کە تۆ زۆر تیا زیرەک بوو بریتی بوو لە منطق لە منطقە ئامانی نەبوو یعنی هەرچی کتێبەکانی منطق هەیە بەلاغە بەدیع مەعان ئەمانە لە ژێردە سەڵاتی مامۆستا ساڵحا زۆر بە ئاسانی و زۆر بە سوک و سۆڵی ئەیگاندن بە فەقەکانی خۆی و دەرسی پێوتن بە شێوەیە. مامۆستا مەلا ساڵحی گەورە بەچی ئەو گەورەی بۆ خۆی دروست کردبوو یعنی لە هەموو بوارەکانە دەستی هەبوو بەڕاستی کەسێکی زۆر بەتوانا بوو لە هەموو علومەکانە وەکوتم مامۆستا شێخ عومەر ئیجازەی نەئایایە هەتا وەکو یەقینی نەبوایە کە بۆتە بەحر العلوم لە هەموو بوارەکانە مامۆستا مەلا ساڵح لە هەموو بوارەکانە توانای هەبوو بەتایبەت لە مەسئلەی تەلاقە لە مەسئلەی تەلاقە زۆر مەشهور بوو وە کەسێکی زۆر بوێر بوو لە فتوادانە تەرجیحی هەر بابەتێکی باە لەسەر ئەو بابەتە ئەڕۆشت یعنی ئەگەر گیانی خۆیشی بدایە لە پێناوی ئەیدا تەڕاجوعی نەبوو لەسەر ئەو قسەی کەوا لەسەر ئەو بڕیاری کەوا دابووی لەو قەزیە مەسئلەی تەلاق مامۆستا مەلا ساڵح زۆر مەشهور بووتیایە پیانەوە خەیاطی عائیلەی کوردی چونکە زۆر بەکەمی جیابوونەوە لە سەردەستی مامۆستا مەلا ساڵحا دروستە بوو هەتا شاید حاڵی هەیە کە ئێستاژ الحەمدولله لە حیاتا ماون یەکێ لەوانە مامۆستا سەید ئەحمەدی سەید جەمیلە کە دکتۆرای هەیە ئەویش لە بواری علومی ئیسلامیە خۆی لە ژیان نامەکەیە باسی ئەکات کە مەسئلەیە کۆڵێ تەلاقێک لە سەردەستیا چاگەکرێتەوە
تەلاقەکە دیارە ئەم کابرایی کەوا تەلاقەکەی کەوتووە زۆر مەلاگەڕاوە کەس بەی چاک نەکردێتەوە بەس لای مامۆستا مەلا ساڵح چاکی کردووە. ئەمە وا ئەکات کە هەموو مەلاکان ڕوبەڕووی مامۆستا مەلا ساڵح بوەستن لەسەر ئەو مەسئلەیە. هەمویان لە خوڕماڵە کۆنفرانسێک ئەبەستن کە ناوی هەر هەموو مزەکەرەیەک دروست دەکەن، ناوی هەر هەموو مەلاکانی لەسەر ئەنووسن، ئیمزای ئەکەن، ئەینێرن بۆ هەیئەی عولەمای گەڵاڵە کە کیباری عولەما لە گەڵاڵەیە هەیئەیەکیان هەبوو بۆ دەست بە سەراگرتنی مەسائلە شەرعیەکانی کوردستان. مامۆستا شێخ محەممەدی خەتیب ئیمزای ناکات. یەت بۆ لای مامۆستا مەلا ساڵح کە لە خوڕماڵە شتێکی ئاوا کراوە، منیش ئیمزام نەکردو بەس ناوەکەی من ڕۆشتووە، هاتووم خەبەرە پێ بەم. دوای ئەو مامۆستا شێخ سیدیق بە هەمان خەبەرەوە یەت بۆ لای مامۆستا مەلا ساڵح کە ئێمە مزەکەرەیەکمان داوە، ناوی هەموو مەلاکانی لەسرە، بڕیارێکە ئیتر تۆ لەم مەوزوعی تەلاقەیە نابێت دەزوەر بدەی، نابێت هیچ کەسێکیش بێ بۆ لای تۆ بۆ ئەو قەزەیە. مامۆستا مەلا ساڵح زۆر تووڕە ئەبێ کە من هیچ کەسێکم لە دەواازەی شارەدا نەناوە بێ بۆ لای من تەلاقی بۆ چاکەمەوە یاخود مەسائلی شەرعی و ئەو شتانی بۆ حەل بکەم. من ڕایەکە و داومە لەسەر ئەو مەسئلەی تەلاقە. طبعاً ئەم مزەکەرەیە ئەگاتە هەیئەی عولەما، لێ ئەوان دوای تەحقیقاتێکی زۆر لەسەری وەڵامە گێڕنەوە بۆ ئەو مەجموعەیە کەوا لە خوڕماڵە دانیشتنیان لەسەر کردووە کە ڕایەکەی مامۆستا مەلا ساڵح سەوابە و ڕێزم هەیە لەگەڵ هەموو عیلم و معریفەت و وەکۆڵێ خزمەتێکی مامۆستایانی ترە لێرەیە ڕایەکەی مامۆستا مەلا ساڵح بە سەواب دەرەچی. مامۆستا مەلا ساڵح هادی بوو لە هەموو قسەکردنێکیا لەسەر خۆ بوو، هەموو شتێکی ئەگەیاندا ئەنجام و نەتیجە. مامۆستا مەلا ساڵح زۆر حەزی لە تەدریسە کرد، زۆر حەزی لە دەرزوتنەوە ئەکرد، زۆر حەزی لە فەقەی زیرەک و بلیمەتە کرد. ئەو فەقانەی کە لە دەوری کۆبووبوونەوە هەمویان زیرەک و ئازا و لێهاتوو خوێنەوار بوون. لە بواری کۆمەڵایەتی و خزمەتی خەڵکدا ئەم زانایە بەردەوام ڕۆڵی گەورەی دەگێڕا و لە پاڵ خزمەتی خەڵکیدا گرنگی بە توێژی یافرەتانیش دەدا و هەروەها خانەوادە و خێزانی خۆیشی بەباشی پەروەردە دەکرد و پێدەگەیاند. لە خانەوادەی مامۆستا من هەستەکەم یعنی ئەو حاڵەت و هەڵسوکەوتەی مامۆستا لە ناو شارەکەیە تەئسیری لە سەر مەنتیقەکەش کردبوو. یعنی ئافرەت لە مەنتیقەی هەڵەبجە زۆر ئازاد بوو لەگەڵ پابەندبوون بە شەریعەتی خواوە. مامۆستا مەلا ساڵح زۆر میهرەبان بوو، زۆر نەرمونیان بوو لەگەڵ کێ لەگەڵ ئافرەتانە، حتا لەگەڵ خانەوادەی خۆیە حڕێتێکی تامیە بوونێ، بەڵام ئەلحەمدولillah سنووری خواییان بە هیچ شێوەیەک نەبەزانەوە هیچ ئافرەتێک لە خانەوادەکەیە. مامۆستا مەلا ساڵح شوێنی داڵدەدانی ئافرەتان بوو لە هەڵەبجەیە. هەر مەشاکلێک لە بینی ژن و پیاوە کە دروست ئەبوو ئافرەتەکە ئەگەر توانای چوونەوە ماڵی نەبوایە هەتا حەلی موشکلەکەی بۆ ئەکرا یا تەلاقەکەی بۆ چاگەکرایەوە لە ماڵی مامۆستا مەلا ساڵح ئەمایەوە. مامۆستا مەلا ساڵح لەو کاتەیە طبعاً زۆر ئەمڕۆژ ئەگەر ئیلا ما ڕەحیمە ڕەبی پیاوان لە خوا نەترسن ئافرەتان لە میرات بێبەشەکەن. لەو سەردەمەیشە ئافرەتان لە زۆربەی عایلەکان ئافرەتیان لە میرات بێبەش ئەکرد و بەوەیان ئەزانیکەوە میراتی پێ بدرێ. مامۆستا مەلا ساڵح یەکێک بوو لەو کەسانی کە لە پشتی هەموو ئافرەتان وەستا کە ئەمە سنوورێکی خواییە ومەن یەتەعەدە حودود الله فقد ظلم نفسه. نابێت بە هیچ شێوەیەک ئەو سنووری خواییە ببەزێنرێت کە ئافرەت مافی خۆی هەیە خوای گەورە مافەکەی بۆ دیاری کردووە لە چییە؟ لە مەسائلی میراتە. یعنی مامۆستا مەلا ساڵح زیندووکەرەوەی مافی ئافرەتان بوو لە کوردستانە لە بواری لە خلالی مانگێکە هاتن بە دوای سوڵحی بینی دوو تاقمە
بنیامیان پێ کرد لە دەیەکا کە نیگەرانی لە بینیانە هەیە و لەوانەیە بگاتە شەڕ و کوشتار و ئەو شتانە و ماسەونە ساڵحانە برد لەوێ سڵحەیە کردن و ڕێکی ئەخستن و تێ ئەگاندن و ئیشەکەی تەمشەیە کردبوویان. عمەر عەلی کە زابتێکی عێراقی ئەبێت بتوڵەیەکی گەورە بۆ خۆی تۆمار ئەکات لە حیاتیا ئەویش بەشداریکردنی بوو لە حربی فەلەستینە دیفاع لە تەحریری فەلەستین دوای ئەوەی کەوە ئەگەڕێتەوە عێراق دوای ئەو سەرکەوتنە یەکسەر لە سلێمانی ئەیکەنە متەسەڕیف عمەر عەلی کاتێک کە ئەگاتە سلێمانی یەکسەر مەغەسە مەلا ساڵح بە حکمیەوەی پەیوەندی لەگەڵ شارەکانی کوردستانە ئەبێ یەک بۆ پیرۆزبایی جێگەکەی یەک بۆ بەخێرهاتنی لەبەرە داوات لێ ئەەکەم ترس و خەوف و ڕوعب لەناو خەڵکی فەقیر و هەژاری ئەم وڵاتەیە دروست مەکە هەوڵ بدە ببیتە سەنەد بۆیان هەوڵ بدە ببیتە هۆکاری نەمانی سێکوچکەی لە ناوبەر کە ئەویش بریتە لە نەخۆشی هەژاری دوای ئەوە نەخوێنەواری ئەم شتانە لە ناو ئەم منتیقەیە مەهێڵە بۆ ئەوەی بەختەوەری ڕووبکاتە ناو خەڵکی منتیقەکە و فەقیر و هەژاری دەوروبەرت یەکانە زۆر بووە لەگەڵ عەشیرەتەکانی تری شاخص بۆ خزمیانە بژن خوازی ئەوانە هەبووە دوایەوە لەگەڵ خەڵکی هەورامانە بە بۆ نێوەی باوکو تەریقەت و شریعەتی یابوو لە یەک لەسەر دەستی شێخی حسامەدین ئەیکا بە خەلیفەی ئەرشەدی خۆی تەنانەت لە وەسیەتی خۆیان وتێتی دوای مەرگی من هەموو کاروبارەکانی خانەقا و تەکیەکان ئەبێ مەلا سەڵات بێ بابەڕێەوە ئیتر ئابە و شێوەدا ئەمەزرێ و نازناوی مەلای گەورە وەرەگرێت و حجرەکانی هەمیشە جلیوەی لێ هاتۆ لە خوێندەی خەڵکی فەقەی باش و فەقەی زۆر باش هەتا لە کۆ ئەو وەختە سلورانە ئاوا داخراو نەبووە بەدەیا قوتابی لەو دیوە ئاهاتن لە دەستی باوکمایان خوێندی و ئیجازیان وەرەگرت و ئەڕۆشنەوە لە شوێنی خۆیانە دەستیانە کرد بە مەلایەتی ئیجا هەر لە هەڵەبجا زمینەی بۆ ساز بوو سەفەری بەغدادیە کرد ئەو کاتە شێخ محەممەد سەوا پەناسێت ئەڵلقەیەکی ئیخوان المسلمین دێنێتە هەڵەبجە دوایەوە لەو زەوی کەوەری گرتووە ینی دەسەڵاتی خۆی شکانەوەتەوە بە سەریا یەکەمین مەدرسەی دینی ئەو کردیەوە لە هەڵەبجا دوایەوە مەعهەدی ئیسلامی لێ دروست بوو کە قوتابیانی مەدرسە دینیەکە سەرەتاییەکە پێگەشتن پێویستیان بە قۆناغەکەی کە بوو مەعهەدی ئیسلامیشی کردەوە ئابەوانە ڕۆشنایەکی خستە ناو شارەکەەوە و هەموو خەڵکیش لێ رازی بوون اینجا لە شەریعەتەکە ئەوەندە دەسەڵاتدار بوو شتی لە دەست دەرنەئەچوو ناویان نابوو مەلا بەزێن ئەوە لە کۆنگرەیەکی گەورەی زمانی عەبدولسەلامە ساڵی 1963 لە بەغدا گیرا بۆ سەرجەم زانایانی شیعە و سونی لە عێراقەوە لە بەسرەوە تا زاخۆ ئیتر باوکم ئەو کاتە ئەو بەحفەلانەی لە دیوە هەروە گوێی گرتووە قسەی کەسەکان کە کردویانە مەلاکانی تر لە مێشکیاوەری گرتووە و نەیکردووە لەسەر کاغەزێک بینوسێت و دوای مداخەلە بکات و ئەوانە بەرحاڵ لە گۆشەی مداخەلا هەڵەستێ دەڵێ ئەو مەلا وای بیدەوە وا نابێ بە پێ حەدیثی قودسی ئاوایە بە پێی ئاەت ئاوایە ئەوە ئەواتر ئەمەەی هین کردبوو لە تایمەکان سەرکەوتنێکی گەورەی بەدەست جێنابوو جا من بیرم دێ کە ئەو کۆنگرێت تەواو بوو هاتەوە لەوێ بڕیارێکیان بووە بوو کە بکرێ بە مۆفتی بەغداد من بە حاڵ لە بیرمدە مناڵ بم گوێمە گرتم چایمە گێڕا یا ئەومە گێڕا کاکەم پێیوت باو کە با بچینە بەغداد ئەوێ پایتەختە هەمومانتیا گەورە ئەبین وتی نە ڕۆڵە ئەم گۆشەی کانشخان ناگۆڕمە بە بەغدا بچینە بەغدادوەکو بنەماڵی مفتی زاوی لە ناو عەرەبا ئەتوێنەوە قوبولی نەکردەوە مفتیەتی قوبوڵ نەکردوتی بچکەوتەکەی خۆم ناگۆڕمەوە کێ ئیشی پێمە بێ بۆلام لە هەر شوێنێکەوە هەیە کێ ئیشی پێم نییە من بۆ خۆم دانیشتم بە دەر بەرنامەی خۆمەوە مامۆستا مەلا عەبدوللەتیفی بامۆکی بە ڕەحمەت بێ لە 25 یانزەی 2011 مقابلەیەکم کرد چاوپێکەوتنێکم کرد چونکە من بەحسەکەم لەسەر مامۆستا مەلا ساڵح بوو بە ئیشرافی مامۆستا ئەحمەدی شافیعی داوای کرد کەوتی من
لەسەر مامۆستا مەلا عوسمان بەحسی دکتۆراکەم کردو تۆش بەشکم لەسەر مامۆستا مەلا ساڵح ئەم بەحسە بکەیت چکە لە دەمی قوتابیەکانی لە دەمی خەڵکی مەنتیقەکە لە کۆمەڵێ مەختوتەی لای مامۆستا مەلا جەلالی کوڕە گەورەی خۆی ئەم دەستنووسانە مابوون لە مقابلەی مامۆستا سیدیق لە مقابلەی هەندێک لە مناڵەکانی خۆی من توانیم کۆمەڵێک شت لە حیاتی مامۆستا وەرگرم اینجا توانیم ئەو بەحسا الحەمدوللا بە دەرەجەی ئیمتیازیش بەحسەکە وەرگیرە. مامۆستا مەلا عەبدولەتیفی بامۆکی کە یەکێک بوو لە قوتابیە زۆر شارەزا بە وەفاکانی مامۆستا کە عاشقی مامۆستا بوو بەڕاستی کە چوومە لای کۆمەڵێ شتی پێوتم یەکێک لەو شتانەی کەوا مامۆستا لە بوارەکە زۆر بەهێز بووە ئەوە بووە هیچ زەعیمێک نەهاتوێتە ناو عێراق مامۆستا دەستی پێ نەگەیاند بێ بە وەفدێکی گەورەوە ڕۆشتووە خۆیشی بە توانایی خۆی ئیدارەی وەفدەکەی یاوە کە ئەڵێ عەبدولکەریم قاسم کاتێکەوە مەلەکێت لە ناو ئەبەن لە عێراقا جمهوریەت دەست پێ ئەکا ئەو ئینقلابە کە ئەکرێ و عەبدولکەریم قاسم سەرکەوتن بەدەستەهێنێ مامۆستا مەلا ساڵح بەو وەفدەوە ئەچێتە لای کە پیرۆزبایی لێ ئەکا دەستخۆشی لێ ئەکا کە ئێمە ئەبێ کۆڵێ یارمەتی دەری یەکتر بین لە سەقامگیرکردنی شەعبی عێراقیە ئەو کاتە کوردستان و عێراق نەبوو شەعبی عێراقی یعنی بەتایبەت مامۆستا مەلا ساڵح هیچ مەسائلێکی عێرقی و کۆڵێ زمانی و ئەم شتانە نەبوو لە مێشکات تەنها ئینسانیەتی ئینسانەکان و خزمەتکردنی ئینسانەکانی لەبەرچاو ئەگرت بەتایبەت ئەوانەی کەوا عالم بوون پەیوەندی هەبوو لەگەڵیانە لە هەموو ئەنحا عێراقە جگە لە مامۆستایانی ئێرانیش یاخود قادەی ئێرانیش حتا پەیوەندی لەگەڵ قادەی ئینقلابی ئێرانیشا هەبوو کەوا ئاگای لە خەڵکی ئێران بێ و موسڵمانانی کوردستانی ئێران بێت. دوایەوەی یەکەم بازنەی کۆمەڵی برایانی موسڵمان ئیخوان موسلیمین لە ڕێگەی مامۆستا مەلا ساڵح و مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیزەوە وەک بیرۆکە و پەروەردەیی نەک ڕێخستن و ئۆرگانی هاتە هەڵەبجە و شارە زوور ئەوی شەو کاتە بوو لە ساڵی 1954 محەممەد مەحموود سەواف بە هاوڕێتی شێخ ئەمجەد زەهاوی سەردانی هەڵەبجە دەکەن و لەگەڵ هەردوو زانای گەورەی ناوچەکە مەلا ساڵحی گەورە و مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیزی ئامۆزایدا کۆبوونەوەیەک دەکەن و بیرۆکەی ئیخوان باس دەکەن بەڵام لایەنی ڕێخستن و کاری ئۆرگانی ئیخوان موسلیمین دواتر لە سەردەستی هەمان خانەوادە یەکەم بەردی بناغی لە هەڵەبجە دانرا کە ئەوانیش مامۆستا شێخ سیدیق عەبدولعەزیز و مامۆستا جەلالی کوڕی مەلا ساڵحی گەورە بوون. وڵاهی شێخ ئەمجەد زەهاوی و محەممەد سەواف و اینجا ئەمانە لێرە دەوریان بوو کە دەوریان بوو ئەم ئیخوانە کە هاتە عێراق لە عێراق هاتە کوردستان لە کوردستانە هاتە چ محافەزەیە هەڵەبجە لە هەڵەبجەیش هاتە ئەم شوێن و ئەم مزگەوتە لێرەوە گەشەی کرد و وردە وردە ئەلحەمدولیلا خەڵک ئەو ساکە دڵی زۆر پاک بوو هەموو یەک هەدەفی بوو هەموو مەلای قسەیەکی ئەکرد ئەم عالەمە ئیگرتە گوێ و بە پەیڕەوی قسەکەی ئەکرد. لە بەغداد عەلاقە دروستەکات کە دێتەوە ئەو بانگەوازیان بەگویا ئەڵقەیەک لێرە دامەزیێنە یەکەمین کەسی ئەڵقەکە خاڵە عوسمانم بۆ یادی بەخێر بە ڕەحمەت بێ دووەمینیان مامۆستا مەلا محەمەی مزگەوتی تەکیە بووە ئەمانە دامەزرێنەیت وردە وردە نەوەیەکی کە پێگەل وەکو کاکەم و خاڵە سەدیق و مەلا عوسمانی شەریف و مەلا عەلی کۆکۆی ئەوانە فەقی ئەو سەردەما بن بەڵام فەقەکان لە قۆناغی سوختەیی دەرچووە ئەوانیش هەموو تەنزیمەکەن ئیتر وردە وردە ئیخوان بڵاوە بێتەوە فراوانە بێت و سنوودێکی گەورە بۆ خۆی دروست دەکات بەرنامەی کاتی ئەو کاتەشیان بۆ ئەوە بووە کە بەرنامەی ڕێک و پێک بۆ خوتبەی جومعە چی بێت زۆرتر جارێکە خوتبە دراوە خوتبەکان زۆر کلاسیکی بوون خەڵکی نەوروژانەوە حەماسەتی تیان نەبووە ئەمان بە حەماسەتێکی پڕ لە دین و بەهرە و جەوهەری دینیەوە خوتبەیان ناوە خەڵکەکەیان هەژانەوە بە سەریەکە و زیاتر دڵیان ڕاکێشاون بەلای دینی ئیسلام و وەزیفەکانی ئیسلامیە ئەوانە بەرنامەیان بووە.
مامۆستا مەلا ساڵح شاری هەڵەبجەی زۆر خۆش دەویست، بۆیە کاتێک پێشنیازی بۆ کرا بچێتە بەغدا ئەو ئامادە نەبوو هەڵەبجە بگۆڕێتەوە بە بەغدا. لە ڕاپەڕینی سیانزەی ئایاری 1970 هەڵەبجەشدا کاتی ئامۆزاکانی وەک مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و پێشتریش مامۆستا شێخ سدیق هەڵەبجەیان بەجێهێشت و ڕوویان لە کوردستانی ڕۆژهەڵات کرد. ئەو کاتەش هەڵەبجەی بەجێ نەهێشت و لە مزگەوتەکەی خۆی دامایەوە، ئەگەرچی مەترسی لەسەر ژیانیشی هەبوو. لە کاتی کیمیابارانی شاری هەڵەبجەش لەو هەموو شەڕ و تۆپباران و تەنانەت کیمیابارانشدا سوور بوو لەسەرەوەی هەڵەبجە بەجێ نێڵێت. بەڵام بەهۆی ئەوەی یەکێ لە بۆمبەکان لە نزیکی مزگەوتەکەی ئەو دەکەوێتە خوارەوە و مامۆستا دەبورێتەوە، ئیتر بە بێهۆشی دەیگوازنەوە بۆ شاری سنە لە ڕۆژهەڵاتی کوردستان. لەوێ بەڕێزەوە پێشوازی دەکرێت و تا کۆتایی تەمەنی لەوێ دەژی. لە ئاوارەیە کیمیابارانەکە کرابوون، ئەمان زۆریان بواتەبوو چوون بۆ دەشتی دەرەوەی هەڵەبجە. لەو دەشتا کیمیاوەکە ڕاستەوخۆ لێ نابوون، بەس ئاوا شتێکیان لێ وەرگرتە بوو، ئیتر تەسیری کردبووە سەرسی. ئەو وەختە هاتنە هێنانیانە ئێران بە هێمەتی برایەکەم لە سنە پێشبازێکی گەرمی لێکرا لەلایەن مەلاکان و مەلا کۆنەکانەوە. ئیتر بیری سەڵاواتیان لێ یا ئەڵڵا یا محەممەدیانە کرد یا بەرەکەتی خوداها بە سەرمان جێگۆبیان بۆ کردەوە. لەوێش حکوومەت خانوویەکی باشی بۆ گرتین، موچەیەکی بۆ بڕینەوە، ئازوقەیەکی باشی بۆ بڕینەوە، زیاتر لە ئەندامانی خێزانەکەی خۆمان ئازوقەکە زۆرتر بوو، چونکە خەڵک لە وەردوگاکانەوە ئاهاتن بۆ مەسەلەی کێشەی تەلاق و نیکاح و ئەوانە زەکات و سەرفیترە، لەبەرەوە هێنەکان ئازوقەکان زیاتر بۆ کرد. ئیتر ژیانمان بر بەڕێوە تا لە ئەنجامان زۆری بۆ هات عیلاجی نەما کۆچی دوایی کرد. مامۆستا مەلا ساڵح بە هیچ شێوەیەک دوای مزاهرەکەی هەڵەبجەش کە ئامۆزاکانی هەمویان کۆچیان کرد بۆ ئێران، ئەو هەر لە مزگەوت و جێگەڕێکی خۆیان مایەوە، بە هیچ شێوەیەک سەفەری نەکرد و ئامادە نەبوو هەڵەبجە بەجێ بێڵێ و مزگەوت و مەدرسەکەی، چکە بەڕاستی مەرجەعێک بوو بۆ ئەو خەڵکە و بەردەوام دەور و پشتیشی قرەباڵغ بوو. مایەوە هەتاوەکو کاتی کیمیابارانی هەڵەبجە. لە کاتی کیمیابارانەکە مزگەوتەکەی ئەویش خۆی لە مزگەوتەکە بوو بەرقەسفەکە کەوت. مامۆستا مەلا ساڵح حاڵەتی کۆڵێ ئەو بخار و بار و توشتێکەوە هەبوو، چەند ڕۆژێک تووشی ئێغمای کردبوو. بەو حاڵەتەوە لە هەڵەبجە دەریان کرێگینا هەڵەبجە هەر بەجێ نەهێڵان، بردیانە ئێران. لە ئێران لە سنەیە جێگیر بوو. کاتێککە لە سنە جێگیرە بێت طبعاً خەڵکێکی زۆر لە منتیقی کرماشان و سنە و جوانڕۆ ئەمانە مجازی دەستی مامۆستا بوون. مەلاکانی ئەوێ هەر هەمویان کە زانیان مامۆستا هاتووە هەمووی هاتن بەدەمیەوە، هەتا ئەو ڕۆژەی فەوتی کرد ئەو مامۆستایانی کە لە ژێردەستی ئەمە ئیجازەیان وەرگرت و پیان لێ نەبڕی، بە هەموو شێوازێک خزمەتیان نەکرد. لە سنەیە مایەوە لە هەفتەی 11 1990 گیان ئەسپێرێت. تا ئەو کاتێشێکە گیانی سپارت نە تووشی فقدانی زاکیرە، نە تووشی ئەوە بووکەوە پرسیارێکی لێ بکەین نەتوانێت ئیشتیهاد بکە، نەتوانێت تەرجیح بدا. یعنی الحەمدوللا لە هەموو بوارەکانە مامۆستا مەلا ساڵح تێر و تەسەل بوو. مامۆستا مەلا ساڵح کۆمەڵێ فەقی و قوتابی زۆری پێگەیاندووە کە ژمارەیان یەکجار زۆرە، بەڵام دیارترینیان بریتین لەم بەڕێزانە: مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز، مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیز، مامۆستا ئیسماعیلی مەلا ساڵح کە دەکاتە کوڕی خۆی، مامۆستا جەلالی مەلا ساڵح کە دەکاتە کوڕی خۆی، مامۆستا نازم عەبدوڵڵا شوانی، مەلا عومەری ڕێشاوی، مەلا محەممەدی ڕەبیعی، مەلا محەممەدی ئیمامی، کاگ ئەحمەدی موفتیزادە. پاش 86 ساڵ تەمەن و ساڵانێکی زۆر خزمەتی دین و ژینی گەلەکەی، سەرنجام لە ئاوارەیدا و لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لە حەڤەی تشرینی 2990 کۆچی دوایی کرد، هەر لە شاری سنە و لە گۆڕستانی مەحەممەدی بە خاک سپێردرا. کاتێککە کۆچی دوایی ئەکات لە بەهەشتی مەحەممەدی بە خاک ئەسپێرێت کە یەکێکە بێت لە غوڕەباکان. زۆری بۆ هات عیلاجی نەما کۆچی دوایی کرد، لە قەبرستانی مەحەممەدی بە خاکمان سپارد.
مامۆستا مەلا ساڵح خاوەنی 10 منداڵ بوو، 6 کوڕ و 4 کچی هەبوو، هەردوو ئامۆزای خۆی، واتە مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز و مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیز کە دوو زانە و کەسایەتی سیاسی و سەرکردەی گەورەی کوردن زاوای بوون. مامۆستا مەلا ساڵح وتمان مامۆستا مەلا جەلال کوڕە گەورەی بوو، مامۆستا مەلا یاسین، مامۆستا مەلا ئیسماعیل، مامۆستا حەکیم، حەمیدی جوانەمەرگ کە لە بینی ئێران و عێراقا بە قەسفی تەیارەی عێراقی شەهید کرا، لەگەڵ کوڕێکی نوقسانیشی هەبوو. کچەکانیشی لەتیفەخان کە خێزانی مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیزە، لەبیبەخان کە خێزانی مامۆستا سدیق عەبدولعەزیزە، نەزیفەخان کە خێزانی مامۆستا حسینە کوڕی مامۆستا مەلا محەمەی قورماڵ، فەریدەخانیش کە خێزانی سەی عەبدوڵایە. ئەمانە کوڕ و کچەکانی مامۆستا مەلا ساڵح.